سڵاو بۆ ڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. بەرنامەی ڕۆماڵی ئەم هەفتەیە تا ڕادەیەک دوور لە بابەتە سیاسیەکان دێت باز لە کار و چالاکی شاجوانی کورد لە ئوسترالیا دەکات. ئەم خانمە کوردە دوای ئەوەی توانی پلەی یەکەم لەسەر ئاستی جیهان وەکو شاجوانی کورد بەدەستبێنێ کۆمەڵێک خزمەتی باشی لە بوارەکانی تەندروستی پەروەردە پێشەش کردووە. لە گەڕانەوەی ئەم جارێشیدا بۆ کوردستان توانوێتی بە حەقبەیەکی پڕ و دەستێکی پڕ لە هاوکاریوە بگەڕێتەوە. من بۆ زیاتر قسەکردن لەسەر کار و پرۆژەی داهاتووی شاجوانی کورد لە وڵاتە قسەی زیاتر دەکەم و دەمەوێت زۆرترین زانیاری لە زاری خۆی وەربگرم. بۆ ئەمە بەستەش ئێستا خاتون نینا موراد شاجوانی کورد لە ئوسترالیا میوانی بەرنامەکەی. خات و نینا بەخێر بیت. زۆر سپاس ڕێستانێ، سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ ئەم دەرفەتە. پێم خۆشە ڕەنگە لێرە لەوێ کەسێک هەبێت تا ئێستا نەزانێ نینا موراد کێیە، وەک بایۆگرافی خۆت لە چەند دەرەکدا پێم بڵیت. بەڵێ من نام نینا مورادە، بۆ کچی ڕانیم لە ڕانیە لە دایک بوومە 2004 لەگەڵ ماڵەوە هەموو ڕۆشتین کە ئێستا لە ئوسترالیا دانیشتوین. 2016 بەشداریم کرد لە شاجوانی جان بە ناوی Pageant of the World و توانیم پلەی دووەمانەوە بەدەست بهێنم و پلەی یەکەمیش لە دەنگدان بەدەست بهێنم. لەو کاتیەوە چەند پرۆژێکی خێرخوازیمان کردووە بۆ کوردستان کە تایبەتن بە پەروەردە و تەندروستی و هەوڵ دەدەین ئیشی جوانتر و باشتریش بۆ کوردستان. باشە، حتمما بابەتی کار و چالاکیەکان تەوری سەرکی بەرنامەکەی، بەڵام پێش ئەوە دەمەوێت پێم بڵیت وەکو کچە کوردێک چۆن بیرت لەوە کردەوە کە خۆت لە وڵاتێکی ئەوروپیدا چوزانم بۆ شاجوانی کورد هەڵبژێری، ئەمە کارێکی ئاسان بوو بۆ تۆ؟ بەڵێ باوەڕم بەخۆمە بوو بۆ ماڵەوەش باکم و دایکم و هەمویان پشتیان گرتم و هاوکاریان کردم کە حەزم کرد بەشداری بکەم لە ئەوەی شاجوانی دیان و حەزیشم کرد بچم لەوێ ناوی کورد بناسێن و پێشانە بە وڵاتی دی پێشام دێن کەمەش کۆڵچەری خۆمان هەیە و زمان و جل و خواردنی خۆمان هەیە وەکو وڵاتانی دی. کەواتە نینا موراد دەبێتە چەندەم شاجوانی کورد لە وڵاتە؟ یەکەم شاجوانی کورد لە وڵاتە لە وڵاتی ئوسترالیا. پێم وا بێت لە سەرەتای ئەوەی کە ویستت خۆت بۆ کێبڕکێکە ئامادە بکەیت جۆرێک لە بربەست لە بەردەم تۆدا دروست کرا، ئەمە بۆ چی دەگەڕێتەوە؟ هۆکارەکەی چی بوو؟ یەکەم جار کە نامنووسی بۆ کە بەشداری بکەم لە شاجوانی جان ڕەفسیان کردەوە کوتیانەکە دەتەوە بەشداری بکەی دەبێت بە ناوی عێراقەوە و ئەمەش زۆر لەگەڵیان هاتوین ڕۆشتین ئاخری کوتیان دەتوانین بۆکو وڵات کوردستان بەشداری بکەین لە بەرنامەکەیان. چۆن توانیت ئەم قەناعەتە لە ئەوان دروستکەیت؟ تەنها خۆت بیت یا خۆت هاوکارەتە بوو لەم بابەتەدا؟ باوکم هاوکارم بوو کە ئەویش زۆر قسەیان لەگە کرد و منیش بۆ خۆم ئەوانیش دوای قەناعەتیان هێنا. پێت وا بوو توانا و لێهاتووی کەفائی بەڕێزت بۆ کاری شاجوانی گونجاوە لە دەوری خۆت ڕازیت ینی ئێستا؟ بەڵێ ئیشەکانیشم دیارە تا ئێستا کە چەند ئیشەکمان کردووە و چەند پرۆژەمان کردووە بتوانین ئینشاڵڵا ئیکەش بکەین ئەو بۆ خۆی قسەی خۆی دەکات. ئیشەکان دیارن کە چمان کردو چمان نەکرد. باشە، لە دوای بوون بە شاجوان لە تۆمارێکی ڤیددیۆیدا بە نەس دەڵێیت من سێشتی گرنگم بەدەستێنا، ئەو سێشتە چییە کە لە دوای شاجوانی بەدەست دێناوەیە خۆت بە تۆی بەخشیوە؟ بەڵێ یەکەم جانەوە بوو کە توانیم لە بەرنامەکە بەشداری بکەم بە ناوی کوردەوە جلی کوردی و ئاڵای کوردستانم لەوێ بەرز کردەوە و توانیمە لەگەڵ ڕۆتری کە ڕێکخراوێکی جیانیە ئیش بکەم و ئەوەش هی سێمیشەوەی کە تا ئێستا چەند کارێک دەرگەی بۆ کردومەتەوە کە دەتوان چەند کارێکی خێرخوازی بکەم. کارەکانی تۆ هیچ سنوورێک دەناسێت یا خۆت ئازادی لەوەی کە هەر لە شوێنێک پێویستی بە هاوکاری خاتونینا هەبێت دەستی یارمەتی درێژکەی بووی؟ بەڵێ هەر شوێنێک بێ من هیچ فەرق بە شاران ناکەم. تا ئێستا زۆر پرۆژەمان کردو بۆ کۆیا قەڵاتزێ هەولێر سلێمانی ڕانیا دۆهۆک هەموو شتمان بۆ نردونەوە کە ئێستش مای دڵخۆشی بۆ من کە دەبینمە شتانە کە ڕۆشتین بۆ خەستەخانە و ئافر نەخۆشخانەکان و مەکتەبەکان کە دیتمان ئەو کەلپلانێکە نردبوومانەوە لە ئیشدا بوون مای دڵخۆشی بۆ من وە هێزم دەدا کە بتوانم ئیشی جوانتر و باشتریش بکەم لە داهاتوودا. ئەمە هیچ بەپێی یاساکانی ئەو یاسا جیهانیانی کە لە بواری شاجوانیدا بەردەستە هیچ ڕێگرێک دروست ناکا بۆ تۆی لە دەرەوەی لە وڵاتی کەلەی دەژیت ینی بێت هاوکارەکانی خۆت پێشەش بێ، ئەمە ینی نابێتە هۆی ڕێگری بۆ تۆ؟ بەستم ئەوەی ینی بۆ نمونە تۆ خۆت لە ئوسترالیا شاجوانی کوردیت. بەڵێ ئەو وڵاتە یاساکانی وڵاتە ڕێگە بە تۆ دەدات بێت ینی لە وڵاتێکی وەکو وڵاتەکەی خۆت ئەم هاوکاریانە چوزانم توانە دەفعی خۆت سەرف بکەیت؟ بەڵێ زۆر من یەکەم پرۆژم کە کردم بۆ فیلیپینز بوو ئەجا دوایی هاتین پرۆژەکانی دواتر بۆ کوردستان بووە لەوێ زۆر ئەم هاوکاری دەکەن و دەستخۆشیشت لێ دەکەن کە تۆ کە هەر کەسێک حەزی لێ بێ ئیشی خێرخوازی بکە جا بۆ هەر چ وڵاتێک بێ.
مەرج و پێوەرەکانی ئەو کەسە چیە کاتێک کە خۆی بۆ شاجوان هەڵدەبژێرێ یعنی بۆ نمونە ئەگەر پێم بڵێت هیچ جیاوازێکی لەگەڵ ئەو مەرج و پێوەرانەدا هەیە کە شاجوانی کوردستان هەڵدەبژێرێت وڵای لەوەی کوردستان نازانم مەرجەکانیان بەس وەکو ئەوەی خۆمان زۆر شتە بەسەر نای تۆزێکی داوام کە دەبێت زمانی دایک بزانی و جلوبەرگی خۆمان هەیە ئەو شتانە لەوەی کە لە بەرنامەکەیدا بەتی خۆتەوە بیعفو و نابێت تا توشتە دەبێ منداڵ دەبێ یان شوت کرد بێ ئەوانە هەموو مەرجەکانن کە بەشداری دەبی لە شاجوانی دیان توانێت بە نەتیجەیەکی باشەوە لەم بابەتە دەربچیت یعنی کاتێک کە خۆت بۆ شاجوان ئەمن دڵم زۆر خۆش بوو کە لەوێ یەکەمش دڵم زۆر خۆش بوو کە توانیم لە بەرنامەکە بەشداری بکەم بە ناوی کوردەوە بە دڵم زۆر خۆش بوو کە توانیم پلەی دۆمڕانەوە بەدەستێن کە یەکەم جارە لە وڵاتی ئوسترالیا یەکێک بە ناوی کوردەوە بەشداری لە شتێکی وا بکە و کە توانیشم پلەی یەکەم بەدەست بێنم لە دەنگدان باشە زۆر باسی ئەوە دەکەی بۆ نمونە دەتەوێت لە ڕێژ شاجوانیەوە بۆ نمونە کەڵچەر و کولتوری کوردی بناسیێنی توانیت ئەمە بکەیت لە ماوەی ئەو لەو ماوەی کە وەکو شاجوان دەست بەکار بوویت بەڵێ پێما بێ توانیمە یەک ئەوە کە لە ڕێکخراوەکانی وێ بە ڕێکخراوەکی جیهانی بەناوی ڕۆیتریە لەگەڵ دۆنیشنسینکان کەوان ئێستا دەزانن کوردستان لەکوێ کە ئەوانیش باسی دەکەن و لە چەند سێمینارێک ئەمەش توانیمانە بچین لە قسە بکەین و ناوی کورد گەورە بکەین تێڕوانینی ئەوان بە عام لە فۆرما عامەکەی دەربارەی کورد چۆنە یعنی لە ئاستم وحی تۆدایە بەڵێ ئێستا زۆریان حەزێ یەک دووەکیشیان بەتمان ئینشاڵای دوو پرۆژەمان لە پێشەوانیش حەزیان لێ بن سەردانی کوردستان بکەن باشە بۆچی زۆر جار بابەتی هەڵبژاردننی شاجوان بە تایبەتی من کوردستان بنمونە دەهێنمەوە بابەتێک نییە کە بابەتێکی گەرم بێ ینی خەڵک زۆر بەلایەوە گرنگ نییە کە شاجوان هەڵدەبژێدرێت یاخود هەڵنابژێدرێت ئەم بابەتە لە وڵاتانی ئەوروپا ژوای یاخود ئەم تێڕوانینە بۆچی لێرە دروست بووە وڵای ئەو پرسیارە ئەگەر چۆن جوابی دەمەوە چکە لە لای خۆمان ئێستا پێشەوەی کە هەوڵ بدەن بە خەڵک بەدیوێکی تردابات تۆزە کاراسانی بکەم یعنی بۆ نمونە ئەو پێوەرانەی کە لێرە بۆ شاجوانێک بەردەستەکە پێی هەڵبژێدرێت لەوێش هەمان شتا یاخود نەخێ جیاوازی هەیە و ئەم تێڕوانینە تا چەند پەیوەندی بە وعی وەشیاری کۆمەڵگەوە هەیە بۆ ئەم بابەتە یعنی کە بابەتی هەڵبژاردننی شاجوان گرنگ نەبێت لەوێ زۆرتر گرنگە چکە کۆمەڵک شتێکیان لە پێشە و لایک ئێرەکە ئەمە چون سەردانی خەستەخان نەخۆشخانەکانمان کرد و بۆ مەکتەبەکان دەیبینین کە چەند پێویستە کە حکوومەتەکە بتێ هاوکاریان کات و ساکیان کاتەوە چکە شتێکی زۆر میهمەکە لەوانەیە ئەمن ئەو ڕۆنەتمیان بەیانی یان یەکێکی کە خزمەت کە بچێ خەستەخانەی شوێرێک بێ کە بتی ئەو شتانی کە پێویستە لەوێ هەبێت و یان لە مەکتەب چکە جیلی داهاتوی ئێمەیە کە ئێستا دەچێت بۆ مەکتەبەوە دەبێ هەوڵیان پێ بدەین کە ئەو شتانەی هەیە لەوێ تەواو بێ نازانم کە پرسیارەکەم جوابدا بەڵامەکە گەی زۆر خزمەتت کردووە بە ناوچە جیاوازەکانی کوردستان یعنی شتێک بۆ من جێگەی تێبینی بوو بە تایبەتی ڕانیە زیاتر خزمەتت کردووە ئەمە بۆ خۆی ئەوە دەردەخات کە خۆت خاتونێکی ئەو ناوچەیە یا خۆت بەدەر لەمە هەر ڕانیە فعلەن پێویستی بۆ یەکە هاوکاری بکرێت بڵێ من هیچ جیاوازێک ناکەم لە شارەکان و ڕانیە وەلو من لە دای بووم بەس هیچ جیاوازی ناکەم وەکو وتیشم زۆر پرۆژەمان کردووە بۆ نمونە توانیمانە بۆ لە سجنەکانی کۆیە و هەولێر چەند کەلوپەلێکی تایبەت بۆ ژنان بنێن بە دەستخۆشیان لێ کردین و زۆر خۆشحاڵ بووم کە ئێمە توانیمان ئەو شتانیان بۆ بنێرین. باشە ئێستا تەبان بە سەفەرێک ماوەی هەفتێکە گەڕایتەوە بۆ کوردستان ینی بەرنامە چییە پرۆژە چییە چیت لە مێشکایە بۆ ئەوەی کە پێشکەشی ئەم خەڵکەی پێ ینی بە تایبەتی ئەوانی کە پێویستیان بە هاوکاری تو هەیە بەڵێ ئەو سەفەرەکە هاتمەوە بۆ کوردستان حەزم کرد لە نزیکەوە بچم سەردانی نەخۆشخانە و مەکتەبەکان و باخچەی ساوایان بکەم بۆی بزانم ئەو کەلپلانێک کە پێشتر نردومانە ئایا جێگەی خۆیان گرتووە و تکەم و کوڕێکێ بۆی بتوانین لە داهاتوودا هاوکاریان بکەین. طبعا ئەم کارانەی کە بەڕێزت ینی دەیکەیت حتمما دەبێت سپۆنسەرت دەبێت. ئەم پرۆژە زەبەلاح و گەورانی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت و کردوتە کێ سپۆنسەری کارەکانی تۆیە؟ لە ئوسترالیا لەگەڵ ڕێکخراوی ڕۆیتری ئیش دەکەم لەگە دۆنیشنز ئین کایند و ماڵەوە هەموو بە تایبەتی باوکم
زۆر لە پشتنەوە هاوکاریم دەکا و لێرەش لەگەڵ سنتەری ڕایل لە ڕانیە کارەکان پێکەوە دەکەین. بەدەر لەمە لە حکوومەتی ئوسترالی هیچ بودجێکی تایبەتی هەیە بۆ ئەوەی کە وەکو شاجوانێک کارەکانی خۆتی پێڕاپەڕێنی؟ ئێستاش هەر هاوکاریمان دەکەن لە ئیشەکانمان کە ڕێکخراوی ڕۆیتریش لەوێ بۆکڵی ئوسترالیا بەو بڕامادەی کە هەت بوو وەکو سپۆنسەر توانیتە پەیامی خۆت شوزانم هاوکارەکانی خۆتی پێ جێبەجێ بکەیت لێ ڕازی بوویت؟ بەڵێ زۆر وتیشم زۆر دڵخۆشم کە توانیمانە تا ئێستا چەند پرۆژێک بکەین و بۆ کوردستان بۆ بەتماین ئینشاڵڵا ئیکەش بکەین لە داهاتوودا. ئەو پرۆژانە زیاتر پێم وابێت بابەتی پەروەردەیی و تەندروستی لە خۆ دەگرێت. بەڵێ بۆچی دەست نابێت بۆ بابەتەکانی دیکە بە تایبەتی کۆمەڵک شوێنی کە هەیە بە تایبەتی منداڵان قوتابخانەکان چوزانم ئەمانە ینی ئەمانە لە چوارچەوەی کار و پرۆژەکانی تۆدان بۆ ئەوەی کە بیخێتە بەرنامەی کارەوە؟ بەڵێ کارمان لەوانش کردووە بۆ ئیگزامپڵ با بڵێم بۆ باخچەی ساوایان لە نزیک 18 باخچەی ساوایان بۆ زۆرتر لە 3000 منداڵ توانیمانە ملوانکە و گوارە و یاری منداڵان و چەند دەفتەر و کتێب و شتیان بۆ بنێرین و لە 2 مەکتەب توانیمان یونیفۆمی تەواوی هەموو منداڵەکان بکەین کە زۆرتر لە 300 تەڵەبە لە مەکتەبەکان بوون. باشە لێرۆ پەیامت چییە بۆ ئەوەی کە ئەو کچانەی کە خوازیارن ڕۆژێک لە ڕۆژان وەکو شاجوان خوان هەڵبژێرن ڕەنگە کولتور کۆمەڵگەکەی چوزانم دایک و باوکی خێزانەکە ڕێگەی پێ نەدات. ینی لێرۆ چیان پێ دەڵێ دەتوێت چی بڵێ؟ هیوادارم باوەڕیان بە خۆیان هەبێت و هەر چ خەونێکیان هەبێت دەتوانن بیکەن. باشە کچانی ئێمە تەبعەن بە هەموو بوارەکانەوە توانایەکی باشیان هەیە. بۆچی تاکو ئێستا نەتوانراوە ینی توانەکانیان دەربخرێت تۆ وەکو گەنجێک چیت هەیە بۆ هاوڕێکانت چوزانم بۆ ئەوانی کە هاوتەمەنی خۆتن بۆ ئەوەی کە ببێ بە دەواازەیەک بۆ خستنە ڕووی توانەکانی خۆیان یعنی هیچت هەیە بۆ کچان وڵاتەکەت؟ وتم کە باوەڕیان بە خۆیانە بێت و کە جار بەجار یەک دوو مشکی لە دێتە پێشەیان شت ڕاددەگرێت کە ناتوانێت ئیشەکەت بکە یان پرۆژەکەت بکەیت بەس لەوەی ئەوەی نەکەیە وەکڵێ نەکەیە شتەکە ڕادوەستێنێ هەر پێشکەوی بتوانانی ئیشەکەی بکەیت. پێدوانیە تۆزێک لە جاران گۆڕانکاری بەسەر ژینگەی ئێرێشدا هاتووە بەوەی کە بربەستەکان لە بەردەم ئافرەتانیش کاڵتر بوونەتەوە یعنی ئەمە بەدی ناکەیت؟ بەڵێ پێمان بێ کوردستانیش زۆر ڕۆشتۆت پێشە لە چاوکە جاران من لێرە بووم کە چوومەتە یەک دوو ڕێکخراوی کە دەیبینم لەوێ کوڕی گەنج و کچی گەنج لەوێ ئیش دەکاتوانەوە مای دڵخۆشی بۆ من کە ئەو شتانە دەبینم. بەڕێوەبەری کارەکانت کێیە؟ ئەم هەموو کارە بە تەنها بانی نامورات جێبەجێ دەکرێت یان حتمما دەبێت بەڕێوەبەری کارەکانت؟ ینی زۆر جار من باوکت دەبینم لە شانتە لە لێدوانەکانت لە بەرنمەکانت باوکت تا چەند هاوکارتە؟ باوکم 100% لە هەموو شتەکان هاوکاری من بۆەوە زۆر سپاسی دەکەم کە هەمیشە لە پشتم بۆ هەرچێکم ویزبێ یان هەر خەونەکەمە بێ تەژدەی کردوم کە بیکەم و بۆی بچم. بەدەر لەمە تۆ کەناڵێکی ڕاگەاندنت هەیە من بەستم یعنی تۆڕە کۆمەڵایەتەکانە بۆی کە بتانی پەیامی خۆت ئامانجی خۆت بە دنیای دەرەوە ئێمە بگەێنیت؟ بەڵێ لەسەر فەیسبوک بە ناوی میس کوردستان 2016 و لەسەر ئینستاگرامی شەرنی ناموراد ئەندەسکۆ دەتوانن هەموو پرۆژ و کارەکانم ببینن. تۆ ئێستا پێم وابێت وەکو ماوەی یاسایی کاری شاجوانی تەواو بووە. بەڵێ چۆن تا ئێستا بەردەوام یعنی ئەمە ڕێگری بۆ دروست ناکە ینی؟ ناڵە شاجوانەکە دەرگەی بۆ من کردەوە کە بتوانم ئیش لەو بوارە بکەمەوە کە دوایش 2016 بۆ 2017 شاجوانی دیان بووم بە ناوی کوردەوە بەکەوە تەوا بووم بۆ خۆم حەزم کرد لەو بوارە ئیشکەم و لەوەش هەموو هاوکارم بوون و کە توانیمە تا ئێستا بکەم و بۆ بەتەمام لە داهاتوشدا هەر لەم جارێشدا هەر باوکت ینی زیاتر هاوکارتە بۆ ئەوەی کە ئەم شتانە دابین بکرێت لە ڕۆمادیەکەوە؟ بەڵێ باوکم یەکەم کەسەکە هاوکاریم دەکات. تەنانەت من بۆ خۆم گوم لە لێدوانێکی بوو دەڵێت نینا پێویستی بە مادی نیە لانی مادی تەنها ئەوەیە کە پشتگیری بکەن. ئەم پشتگیریە بۆ تۆ تا چەند بەردەستە ینی هەیە؟ زۆر دڵخۆش دەم کە ئێمە ئەو شتانەکە ئەو کەلوپەلانەکە دەنێرینەوە بۆ کوردستان و چۆن لەمە سپاسە کە بۆی تەژدێمان کا کە ئێمە ئیشی تر بکەین لە وڵاتی ئوسترالیا بۆی ئەوانیش ببین کە ئێمە و ئیشە دەکەین کە لێرە ئاگایان لێ و کە دەستخۆشی نەک بەس لە من لە ڕێکخراوەکەش دەکەن کە ئەو ئیشانە
کە ئەو کەلپەلانە بۆ کوردستان بەنیازی دەنێنەوە. تاکەی بەردەوام بی لەم کارانە یعنی ئەمە تەواو دەبێت بە بەشێک لە ژیانی تۆ یاخود لە شوێنێکدا دەوەستیت. جارە بەتەمانیم ڕابوەستم جاگەرەوە کاتەشات ئەوە قسمەت وسیم بەس بەتەمانیمە وەک. ئەگەر ئێستا کەسێک بینەری ئەم بەرنمەیە بێت پێویستی بە هاوکارەکانی نینا مراد بێت لێرەوە چی پێ دەڵێیت؟ هەرچیەک پێمان بکرێ لەسەر سەر و لەسەر چاوە دەتوانن ڕپۆرت کە بە زۆر شوێنیشمان گوتووە ڕپۆرتێکمان بە فۆملی بۆ بنێرن ئەوەندەی ئێمە پێمان بکرێ هاوکاریان دەکەین. ئەم هاوکارانەی تۆ لەسەر چی بنەمایەک یعنی دەبێت ئەو کەسە مەرج و پێوەرەکانی چی بێ بۆ ئەوەی کە لە هاوکاریەکانی شاجوان سودمەند بێت؟ من بەسمەوێت تۆ حتمما کە هاوکاری کەسێک یان دام و دەستگایەک دەکەی لەسەر کۆمەڵێک بنەمایە دەبێت ئەو شوێنە لایەنەکەن پێویستی بە شتە هەبێت بۆ منە هاوڵاتێک لانەی پێویستی بە هاوکاری تۆ بێت لەسەر چی بنەمایە یعنی ئەم هاوکاری پێشەش دەکەی دەبێت کەسا پێوەرەکانی چی بێت یعنی دەبێت پێویستی بەمە هەبێت یان چیە لە ئەم پێوەرانە؟ ئەوەیە کە شتەکان کە ئێمە بتوانین بیکەین کە لەوێ بۆ بڵین کە نەخۆشخانەکان داوای جیازی خەستەخان دەکەن ینی ئەمەلیات یان ئەوە قەلوێرەی نەخۆش کە ئەمە لە بتوانین بیکەین کە ئەو شتەی داوای دەکەن ئێمە پێمان بکرێت ئەمە هاوکاری دەکەین ئەوە نییە بڵێم دەبێت نەوەک بنیان شتێک ئەوەی پێمان بکرێ ئەمە لەوێ دەیکەین. باشە ڕەنگە گوندە دوورە دەستەکانی ئەم نیشتیمانە لە هەر ناوچەیەکی دیکە زیاتر پێویستیان بە هاوکاری تۆ هەبێت هیچ پرۆژێکی دیاریکراوت هەیە بۆ ئەوەی سنووری شارەکان تێپەڕێنی بگەیتە گوندەکانیش؟ تا ئێستا بۆ ئەگزامپڵەکە دەدەمێ بۆ گوندی یا دووگۆمان کە ڕێکخراوی ڕایال سنتەر کە دەورەیەکی کردوتەوە بۆ تایبەت بۆ خەیاتی بۆ ئافرەتان وی مشتوانیمانە 6 مەچینەی نەخشی خەیاتیان پێشکەش بکەین بە ئەو دەرچوانان ئەوانەی کە دەرچوون و لە گوندی کەش زۆر ئیشوشتمان کردووە. باشە پێم وایە ماوەی هەفتەیەکت لە بەردەمدا ماوە کە لە کوردستان بینیتەوە نزیکترین کار کە دەتەوێت بیکەی چیە لە ماوەی هەفتەیەدا؟ بەتمان انشاءالله لە کۆیە سێکتەرێکی تەندروستی بکەینەوە کە ئێستا لە ڕانیش کردومانەوە لەگەڵ سنتەری ڕایل بۆ ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە کەلوپەلی پزیشکی هەیە و دەتوان بۆ ماوەیەکی کاتی سوودی لێبین و دوایش بگەڕێنەوە بۆ سنتەرەکە بۆی خەڵکی دی ئیسفادەی لێ بکە. ئەوە زۆر بەباشی ڕۆشتۆتە پێش لە ڕانیەوە زۆر دەستخۆشیان نێکردوین و بەتمان لە کۆش انشاءالله هەمانیش بکەینەوە. لە دوای پێشکردنی ئەم هاوکاریانە ڕەنگە هەندێک جار خۆل لە ئوسترالیا کۆمەڵێک هاوکاری بنێریتەوە بۆ کوردستان هیچ بە دواداچوونێک هەیە بۆ ئەوەی کە ئەم شمەکە ئەم کەلوپەلە وەکو خۆی گەشت بێتە شوێنی خۆی؟ بەڵێ هەموو ڕپۆرت و دۆکیمنتشتمان بۆ دەنێنەوە کە بۆ بڵێن نەخۆشخانەکان چیان وەرگرتووە و یان مەکتەبەکان یان باخچەی ساوان هەموو ڕپۆرتمان بۆ دەنێنەوە کە لاشمانە کە ئەو شتانیان وەرگرتووە و کە ئیشی پێ دەکەن. من خۆشحاڵ بووم تا ئەم ساتەی بەرنامەکە لەگەڵ بەڕێزت بووم سێما بە پەیامەکە بە ڕوونی گەیشت لە کۆتایی بەرنامەکە دووبارە دەرفەتی ئەوت پێ دەدەم شتێکت ما بێ کە بیڵیت. زۆر سپاسی بەڕێستان دەکەم و سپاسی کەناڵەکەتان دەکەم. سپاس بەخێر بێت هیوای سەرکەوتنت بۆ دەپاشم. سپاس بۆ نینا مراد شاجوانی کورد لە ئوسترالیا سپاس بۆ ئامادەبوونێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا تەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە شاد و بەختەوەر بن.